بەشی دووەمی کۆرسەکەمان باز لەوە دەکات کە پرسیارە باوەکان و وەڵامدانەوە. هاوڕێنی بەڕێزم، 1970 چاوپێکەوتنەکان پرسیاری هاوشێوە بەکاردەهێنن. یعنی کەواتە ئامادەکاری و ڕاهێنانکردن ئەبێتە پاڵنەرێکی زۆر باش بۆ ئەوەی کە تۆ بتوانیت بەسەر خۆتدا زاڵ بیت و لەگەڵ ئەوەشدا سەرکەوتن لە ڕۆژی چاوپێکەوتنا بەدەست بهێنیت. کەواتە لە 1970 چاوپێکەوتنەکان پرسیاری هاوشێوە بەکاردەهێنن. ئەی پرسیارە هەر باوەکان کامانن؟ زۆرێک لە پرسیارەکان بەم شێوازن باسێکی خۆتمان بۆ بکەم، پێویستەکە ئامادەکرد بێت. ئەم باسی خۆت بکە ئەبێ بە شێوازێک باسی بکەیت کە باس لەو ئیشە بکە، ینی بە شێوازێک باس لە خۆت بکە کە گونجاو بێت لەگەڵ ئەو ئیشەی بۆی ڕۆشتویت. لە کۆرسەکەی پێشترە باسمان کرد لە بابەتی ئامادەکردنی سیڤیەکەدا. ئەبێ بە شێوازێک باسێک لە خۆت بکەیت. یەکەم هاوتا بێت لەگەڵ سیڤیەکەتە، دووەم بەپێی ئەوە بیگونجێنە کە تۆ بۆ ئەو ئیشە بۆی ڕۆشتویت. ناکرێت تۆ بۆ ئیشێکی بۆ پۆزیشنێکی ژمێریاری ڕۆشتویت لێرە باسیەوە بێت کە من ئاوا ئەکادیمیم لە فرۆشە و ئاوا دەستکەوتم لە فرۆشە هەبوو ئاوا کاتە تۆ ڕێگەیەکی هەڵە دەڵبژاردووە. ناکرێت تۆ هاتبێتیت لێرە بۆ شێفی هاتویت بۆ لای من باس لەوە بکەیت کە تۆ کەسێکی زۆر سەرکەوتووی لە ژمێریاییە یا لە کارگێڕیە. بۆ یەکان تۆ پێشەوەی بچیتە ناو چاوپێکەوتنەوە ئەزانی بۆ چ پۆزیشنێک بۆ چ پۆستێک ئەچیت بۆ ئەم چاوپێکەوتنە. کەواتە 3 دێر 4 دێر قسە ئامادە بکە بە کرێسکەوت و بە ئەزموونەوە کە باس لەو دەستکەوتانەی تۆ بکە، باس لەو پێشینەی تۆ بکات کە پەیوەندی هەیە بەم کاری کە ئێستا بۆی ڕۆشتویت. پرسیاری دووەم بۆ تو دەتەوێت لێرە کار بکەیت. وەڵامی ئەم پرسیارانە کۆمەڵە قولاپن کە بەڕاستی پێویستەکە سەرنجی چاوپێکەوتن کارەکان بە خۆت ڕابکێشیت. خاڵە بەهێز و لاوازەکانت چین، ئەمانە دواتر خاڵ بە خاڵ ئەچنە سەریان تەکنیکی وەڵامدانەوەیان بۆ دانین. لە یەکێک لە پرسیارەکانە دەپرسن لە 5 ساڵی تردا خۆت لەکوێ بینیت. ئەمە یەکێک لەو پرسیارانی کە موهمە ئینسان بە لۆژیکی بە مەنتەقی وەڵامی ئەم پرسیارە بداتەوە. چۆن مامەڵە لەگەڵ فشار دەکەیت؟ بۆچی دەبێت تۆ دابمەزێنم؟ یعنی زۆر سادەیە پرسیار لە تۆ بکرێ. من لە شوێنێک ئەو پرسیارم کرد لە یەکێک لەو دۆستانەی کە هاتوبوونە چاتوویە چاوپێکەوتنەوە، وتم ئێستا وا بزانم من تۆم لێرە قوبوڵ کردو و دامەزراوی لەگەڵ ئێمە ئیشەکەیت. هۆکارێکم بەرێ ئەگەر مدیر هاتە ژوورەوە بڵێ لەناو هەموو ئەم کاندیدانایە بوو ئەم بەڕێزت هەڵبژاردووە، چ هۆکارێکی بەمێکە ئەویش بڵێ باشە دەستخۆش بارەکەڵڵا. هۆکارێکم بەرێ بۆچی دەبێت تۆ دابمەزرێنین؟ ئەم پرسیارانە زۆر وەڵامەکانیان کاریگەری بەجێهێڵن، ئەبێ ئاگادار بن. حوتەم تەمان یەکێکە لەو پرسیارانەی کە نەمنووسیەوە حەزم کرد بە قسەکردن قسەی لەسەر بکەم. ئەگەری هەیە پرسیاری ئەوە دێ بکرێ و لە حاڵەتێکا خۆشم زۆر جار ئەیکەم. ئەگەر ئەمان پرسیارەکەیان نەکرد تۆ خۆت ئەمە زیاد بکات بۆ ناو چاوپێکەوتنەکە. ئەگەر پرسیاریان کرد و ئەگەر نەیان کرد، بە نمونە ئەگەر کردیان ڕەنگە پرسیارەکە بەم شێوازە بێت. ئەگەر لە دوای 5 ساڵیتە تۆ لە لایم ئێمە نەمایت بە هەر هۆکارێک، ئایا خۆت ڕۆشتیت، ئایا دەرفەتێکی باشتر بۆ هاتە پێشەوە، ئایا ئێمە لەگەڵ تۆمان لە کارکردن ڕاگرت، تۆ چ شتێکت بۆ ئیشەکەی ئێمە کردووە کە ئیشەکەی من نەیەتەوە سەرەتاوە پەکی نەکەوێت. یەکێک لە پرسیارە زۆر کلیلیەکان. بە دیوێکترە ئەگەر ئەوان پرسیاریان نەکرد تۆ ئەتوانی ئەوە بڵێ من ئەتوانم بە شێوازێک کارتان بۆ بکەم، یان من بە شێوازێک کارەکەم لە دوای 5 ساڵی تر ئەم ئیشەی ئێوە ئەگەر ڕۆژ لە ڕۆژان بە هەر هۆکارێک من لە لای ئێوە نەمام، لەم پۆزیشنە نەما، ئەم پۆزیشنە پەکی ناکەوێت. چۆن ئەیتر بە پێی پۆزیشنەکانە گۆڕێ. بە نمونە ئەگەر ژمێریاری ئاڵی سیستمێکی ئاوازان بۆ دروستەکەم، هەر کەسێک بێتە سەری زۆر ئاسانە و فێرکاریش دروستەکەم بۆەوە. ئەگەر بابەتی کارگێڕی ئەڵی کەسانی نمونەی وەکو خۆم کۆپی لە خۆم دروستەکەم و فێریانەکەم و میکانیزمەکان و پرۆسەکان تۆمارەکەم بۆی هەر کەسێک هاتە شوێنەکەی من ئاسان بتوانێت فێر بێ، ئەوە تاوەکو کۆتایی. با ئێمە بێنە سەر تەکنیکی وەڵامدانەوە. تەکنیکانی وەڵامدانەوە تەکنیکێکمان هەیە، تەکنیکی کورت و تایبەت بە کارەکە. بە نمونە پرسیارەکەن باسێکی خۆت بکە بە کورتی لە 3-4 دێڕدا بیبڕێنەرەوە. باسەکە با پەیوەندی بە کارەکە و یان پۆستەکەەوە هەبێت، با بە ژمارە و داتا پشتگیری کرابێت. بە نمونە
ئەگەر وەڵام ئەم پرسیارە بدەینەوە بە شێوازێکی خراپ ئەڵێ چی من لە ساڵ 2014 زانکۆم تەواو کردووە پاشان لە چەند شوێنە کارم کردووە پاشان ئەمە زۆر دوو درێژە بێتەوە تۆ لە 2014 پیاە بێت ئێستا 2025 بەرەو 26 ڕۆین ئێمە تۆ پێویستەکات 11 ساڵ باسکەیت هەر زۆر بە سادەی هەر ساڵێکیش دێڕێکی بێتە 10 دێڕەکات 11 دێڕەکات زۆرەکات درێژە تەرکیزە لەسەر شتێکی دیاریکراو نییە ئەم وەڵامێکی باش نییە ئەی وەڵامی باش چییە؟ هاتوویت بۆ پۆستێک لێرە بابەتەکە باسی دیجیتال مارکتینگە یا بابەتێکە لەم مەوزوعانە من پسپۆڕی دیجیتال مارکتینگم بە 5 ساڵ ئەزمون لە سەرەتاوە لە کۆمپانیای فڵان کۆمپانیای ئێکس کارم کرد و توانیم لە 150 فرۆش زیاد بکەم دیارە زۆر فۆکەس هەیە و پەیوەندیشی بە ئەو پۆستەوە هەیە کە تۆ بێ ڕۆشتویت دیجیتال مارکتینگ ئەزمون مێ بە 5 ساڵ لە کۆمپانیای فڵان کارم کرد و توانیم لە 150 فرۆش زیاد بکەم کورتە فۆکەسدارە تایبەتە بەکارەکە بە ژمارە پشتگیری کراوە تەکنیکی دووەم تەکنیکی ڕازگۆیی استراتیژی یعنی ڕازگۆیی یەک بە استراتیژیەوە ئەمیش بۆ چ پرسیارێک بەکارهێنین پرسیارەکانی وەک خەڵە لاوازەکانت چین نایی وەڵا خەڵی لاوازم نییە یان وەڵا من هەر عادەتم یەک خەڵی لاوازم هەیە بەڕاستەکەی هاتمەوە زۆر گۆشەگیرم ئەمە زۆر لە شانی تۆ کەمەکاتەوە ئەی چۆن خەڵێکی لاواز باز بکە کە زۆر پەیوەندی بە کارەکەەوە نەبێ خەڵی لاوازیشە پاشان باز بکە کە چۆن کار لەسەر چاکردنی دەکەیت و نمونەی بەرەو پێشچوونی خۆشت بهێنەرەوە بە نمونە ئەگەر بۆ ئەم پرسیارە وەڵامێک بدەینەوە کە خراپ بێت وەڵی من کەسێکی پەڕگیرم و گۆشەگیرم و زۆر سەختم لەگەڵ خۆمەوە شتەکە مەتاتیە ئەگەر وەڵامێکی جوان بدەینەوە بەم شێوازەیە کە هەم لەسەریشت ناکەوێت و هەمیش بە ڕازگویانە جوابت داوەتەوە کاتە ئەمەیە ڕازگۆی استراتیژی بە نمونە کاتێککە دەست دەکەم بە کارکردن مەیلم بەرەو کارکردنە بە تەنها یا مەیلم بە کارکردن هەبوو بە تەنیایی هەبوو هەستم کرد کە ئەم شێوازە کارگەیی لەسەر ئەنجامەکان نەبێت بۆیە زۆر بەجددی یا بە چالاکی کارم کرد لەسەر پەرەپێدانی توانای کاریم کە ئەویش چێت توانای کاریم بە کۆمەڵ یعنی کاری کردووە لەسەر خۆی کە کاری بە کۆمەڵ توانای کاری بە کۆمەڵی زیاد بکات ساڵی پار سەرکەوتوانە سەرپەرشتی پرۆژەیەکی گەورەم کرد کە پێویستی بە هەماهەنگی لەگەڵ 4 بەشی جیاواز هەبوو ئەنجامەکەش داوەزاندنی لە 120 خەرجیەکان بوو سەریکە یەکەم باز لەوە کە حەزی هەبووە مەیلی هەبووە کە زیاتر بە تەنها کار بکە بۆی دەرکەوتووە کە ئەمە کێشە دروستەکات و لەگەڵ ئەوەشدا هەوڵی چارەسەرکردنی داوە و ئەنجامەکەشی نیشان داوە خاڵی لاوازی ڕاستەقینە باس کراوە بەڵام چاککرا و پیشان دەدات و نمونەی کردەیشی هێناوەتەوە